قوتابیانی ئازیزدێنی سەروانەی پێنجەم لە بەشی یەکەم لە بیرکاری پۆلینۆ ئەویش کە لاسنگەکانە کە زۆربەی قوتابی مشکلیان لەو بابەتەی هەیە. پێشەوەی بینی سەر بابەتەکەمان قوتابیانی ئازیز لە بیرت نەچێ تۆی بەڕێز کاتێک کە سایی دەکەیت لەوانەیە بڵیت ئەم بابەتە قورسە یان بڵیت ئەو وانەیە قورسە، بەڵام کاتێک کە دەخوێنی زۆرجار لەوانەی سار بیتەوە، بەڵام لە بیرت نەچێ ئەو دەرفەتێک کە ئێستا تۆ لە پێشتە چەندەها کەس ئاوات پێدەخوازێ، ژیانیش ئیدی هەر بەم شێوازەیە. ئیتر لە هەر قۆناغێکە چەند شتێک توش ئەبێ، ڕەنگە لەو قۆناغێک کە ئێستا تۆیتیایی ڕەنگە بەدڵی تۆ نەبێ. بۆ نمونە تۆ لەوانەیە حەز بکەی لەبەر ئەوەی کە ئێستا تۆ لەبەر دەرسەکانت لەوانەیە بڵێ ماندوومە، لەوانەیە حەز بکەی بڵێ مش حەز دەکەم ئیسراحەت بکەم، ڕەنگە حەز بکەی پیاسەیەک لەگەڵ هاوڕێکانت بکەی، حەز بکەی گەشت بکەی، بەڵام لە ئێستایەوە باشترە کە تۆ خەریکی سعیکردنی خۆت بی و خەریکی هەوڵدان بی. بڕوا بکەن ئێوە زۆر لەوە مەزنتر و زیرەکترن کە بیری لێ دەکەنەوە لە داهاتوو هەر یەکێک لە ئێوە لە سوزێکی ئەم شارێکە تۆ تیایی خزمەت بە خۆت و عایلەکەت و شارەکەیت دەکەیت. لۆیە قوتابیانی ئازیز سارد مەبنەوە